مۆزەخانە هونەریەکانی هێستینگز کانتمپرری بە شێوەیەکی گشتی پڕ دەبن لە گەشتیاران، بەڵام داخستنەکانی ئەم دوایانەی بریتانیا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مۆزەخانەکەشی بەسەر میێواناندا داخستووە و لە جیاتی ئەوە گەشتیاران لە ڕێگای ڕۆبۆتێکەوە بەناو مۆزەخانەکەدا گەشت دەکەن. ساڵی ڕابردوو مۆزەخانەی کەناری باشوور لەگەڵ تاقیگەی بریستۆل ڕۆباتێکس هاوکاری کرد بۆ پێشکەشکردنی گەشتی ئەلکترۆنی لە ناو مۆزەخانە چۆڵەکانیدا لە ڕێگای ئەم ڕۆباتانەوە. گەشتە ئەلکترۆنیە کاژمێریەکان لەم پێشانگانەدا لە ناویاندا ئەمەی هونەرمەندی بریتانیا ستیفن چەمبرز یارمەتی دەرن بۆ ئەوەی پەیوەندی ئەم مۆزەخانانە لەگەڵ هونەردۆستان نەپچرێت لە کاتێکدا دەرگاکانی بەداخراوی دەمێننەوە. بەڕێوەبەری مۆزەخانەکە لیز گڵمۆر دەڵێ بیرۆکەکە پێش کۆڤید دروست بوو بۆ هێنانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش و گۆشەگیرەکان بۆ ناو گەلەریەکانیان، بەڵام کاتێک پەتاکە هەموو شوێنێکی گرتەوە لە بریتانیا هەموو کۆمەڵگەکە بە شێوەیەک لە شێوەکان گۆشەگیر بوون. ئەوەی هەیە تەکنەلۆژیایەکی زۆر سادە دیارە ئێمە لە مۆزەخانەکانی خۆماندا بەکاریان دێنین بۆ ئەوەی خەڵک لە ماڵەکانیانەوە بێنە ناو مۆزەخانەکانمان. ئەمە بیرۆکەی پشتی ئەم کارەیە بۆ بینینی پێشانگەکان. ئەم ڕۆبۆت ڤیدیۆ کۆنفرانسە بە دوو چەرخەوە کە ناوی دەبڵات دەتوانێت بە خێرایی ڕێنیشاندەری کارپێکەر و هەروەها 5 گەشتیاریش بێ بەناو مۆزەخانەکەدا و ڕێبەری گەشتەکە بکە. ڕۆبۆتەکە بە کامێرا و مایکرۆفۆن ئامادە کراوە، بۆیە بینەر دەتوانێت ئەزموونەکە ببینێت و ببیستێت و هەروەها ملێکی درێژی بۆ دروست کراوە بۆ بینینی ئەو کارانەی لە شوێنی بەرزدا دانراون. ئەم ڕۆبۆتە دەتوانێت 5 کەس بە 5 شاشەوە بباتە 5 ژووری مۆزەخانەکە. ئەمەش دەکرێت پۆلێکی قوتابخانە بێت یان گروپێکی خێزانی بێت لە ماڵەوە، یان دەکرێت 1 کەس بێت کە لەسەر قەرەوێڵەیەک دانیشت بێت و لە ڕێگەی شاشە کۆمپیوتەرەکەی خۆیانەوە گەر ڕێگەمان پێ بدەن لە ناو مۆزەخانەکەدا گەشتیان پێ دەکەین. مۆزەخانەکە لە ئیستادا هیچ پارەیەک بۆ گەشتە ڕۆبۆتیەکان وەرناگرێت، لە جیاتی ئەوە گەشتیاران وەک ئەندامی خۆیان زیاد دەکەن. بەڕێوەبەری خزمەتگوزاری گەشتیاران ڕۆوانبۆنەی کە یەکێکە لە شوفێرانی ڕۆبۆتی مۆزەخانەکە دەڵێت ئێمە لێرەین بۆ ئەوەی کە ئەوەی هەمانە پیشانی گەشتیاران بدەین و کاتێک نەتوانین ئەوەی کە ئەمانە پیشانی خەڵکی بدەین هەست بە شەرم دەکەین لەوەی کە ئەم کارە هونەریانە نەبینرێن. بۆیە زۆر باش بوو کە ڕێگایەک بدۆزینەوە کە ئەو کارانە بە خەڵک نیشان بدەین، تەنانەت ئەگەر بە شێوەیەکی کەمێک جیاوازیش بێت. وەک زۆربەی بەشە هونەریەکانی دیکەی بریتانیا، مۆزەی هێستینگز کانتمپرری کە بۆ یەکەم جار لە ساڵی 2012دا کراوەتەوە بەشی زۆری ساڵی 2020 بەداخراوی بەسەر بردووە. ئەمەش لەبەر ئەو کۆتۆبەندانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە سەپێنراون. لە 19 مانگی 12ەوە دەرگاکانی ئەم مۆزەخانەیە وەک بەشێک لە دوایین داخستنەکانی ئەو وڵاتە داخراون. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.